سڵاوتان لێبێ بەڕێزان بەخێر هاتن پسپۆڕانی بواری نەوت و غاز مامۆستایانی زانکۆ کەسانی ئەکادیمیست ئەندامانی پەرلەمان ئەمڕۆ لە چوارچەوەی پرۆژەکانی دامەزراوەی ڤم بۆ کڵەب یەکەمین چالاکی خۆی دەست پێەکە کە بریتیە لە ناساندن و گوتو بێشکردن لەسەر کتێبی ماف و ئەرک لە گرێبەستی نەوت و غازدا لە نووسینی مامۆستا ڕێبوار محەممەد. دەمەوێت زۆر سپاسی دامەزراوەی ڤیم و بەشی پرۆژەی بوو کڵەب کە هەستاون بە چاپکردنی ژمارەی باش لەم کتێبە و ئەم ڕێخستنی ئەم سیمینارە. دەستخۆشی لە دامەزراوەی ڤیم فاوندێشنەکەم بۆ میێوارە کۆڕە وەمەیەکێک لە چالاکیەکانانە کە من بەشداریم تیا کردووە ناساندنی کتێبێکە تایبەت بە گرێبەستەکانی نەوت و گاز کە بابەتێکی گرنگە ئێستا ئەمڕۆ لە کوردستان و عێراق و ناوچەکە و دنیا هەمووی بەیەکەوە. و ئەم کتێبە بە زمانی کوردی دەرچوە دەتوانرێت زۆر کەسی چالاکیان لەو بارەدا خوێندکار بێ، مامۆستا بێ، سیاسەتمەدار بێ، پەرلەمانتار بێ، هەر کەسێکتر بێت سوود لەو جۆرە کتێبانە ببینێ. بخۆی ئەمە گرنگە بۆ ناساندنی کتێبەکە و گرنگیشە بۆ نووسەرەکە و هەموو کەسانەی کە لەوێ بوون بەشێکی زۆریان خەڵکانی پسپۆر بوون تێبینی باشیان کردووە و تێبینی باشیان داوە بە نووسەرەکە و هەڵسەنگاندنێکی باشیان بۆ ئەم کتێبە کردووە. کەمە بۆ خۆی لە خۆیدا چالاکێکی ڕۆشنبیری گەورەیە و هەنگاوێکە بۆ دۆڵەمەندکردنی خەرمانی ڕۆشنبیری نووسەران و ڕۆشنبیران و ئەو کەسانەی لە بواری سیاسی وارە جۆرا جۆرەکان ئایشەکەن کە لە کۆڕێکی ئاوادا کۆ بکرێنەوە و شارەزا ببن بە بابەتێکی نوێیان ڕاوبۆچوونەکانی خۆیان دەرببڕن. ئەم کتێبە تەنها کتێبەکە خۆی نییە، کۆمەڵە شتی لەگەڵاوە پرۆژەیەکە من دەمەوێت لێرەوە بیر و عەقڵیەتی ئینسانی کوردی بگۆڕم بەوەی کە 100 ساڵە ئێمە نەوت گرێکوێرەی چارەنووسی گەلی کوردم. بەڕاستی ڤیم کڵەب ئیشێکی زۆر باشە بۆ نەتەوەکەمان بە شکڵێکی عام بۆ گەلی کورد و بۆ کۆمەلگاکەمان لە ئێستاە. بۆچی؟ لەبەرەوەی ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە نرخی کتێب بگەڕێنینەوە لە ناو گەنجانمان، لە ناو کۆمەلگاکەمان، لە ناو گەنجی ئێستاە و ئەم جیلەی ئێستا هەیە چونکە بەڕاستی ئاعتمادمان لەسەر ئەمانە. لە ئێستاە بەڕاستی دوورکەوتوینەتەوە لە کتێب، بەڵام ڤیم کڵەب توانیویەتی فۆکس بخەینە سەر تەرکیز بخەینە سەر ئەو کتێبانەی کە ئەتوانین ئیستیفادەی لێ بکەین و بۆ نەتەوەکەمان لە داهاتووە. هەمومان لە سەرمانە کتێبخانەی کوردی دەوڵەمەندکەین لە هەموو بوارەکانە و یەکێک لە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە دەوڵەمەندکردنی کتێبخانەی کوردیە بە چاپکردنی ئەم جۆرە کتێبانە و بڵاوکردنەوە و ناساندنی کتێبەکانی. پرۆژەی ڤیم بوو کڵەب پرۆژێکی نوێی ڤیم فاوندیشنە کە خۆی لە بۆردێک ئەگرێتەوانێ کە ئەم بۆردە نۆ ئەندامن هەرێکیان شارەزایان هەیە لە بوارێکە. کارەکانی ڤیم بوو کڵەب خۆی لە ناساندنی کتێب، وەرگێڕانی کتێب، هەروەها کتێبی دەنگی و کار لەسەر توێژینەوەکانی ناو زانکۆکانەکە. لە کارەکانی تری ڤیم بوو کڵەب هێنان و ناردنی شاندا لە ناوەوەی وڵات بۆ دەرەوەی وڵات، لە دەرەوەی وڵاتیشەوە بۆ ناوەوەی وڵات.